دووبارە ئاڵۆزیەکان ناوچەی زڕگوێزی شاری سلێمانی گرتەوە و جیاواز لە زۆربەی ڕووداوەکانی پێشوو ئەم جارە هێرشی درۆنی و موشکی کۆماری ئیسلامی ئێران نییە، بەڵکو پیاهەڵبشان و شەڕی نێوان هەردوو بەرەی کۆمەڵەیە لە ناوچەکە. کاتژمێر 7:30 خولەکی بەیانی پێنجشەممە شەڕ لە نێوان هەردوو باڵینە و کۆمەڵی شۆڕژگێری زەحمەتکێشانی کوردستان دروست دەبێت و لە ئاکامدا دوو پێشمەرگە دەکوژێت و ژمارەیەکیش بریندار دەکرێن. کۆمیتەی ناوەندی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان ڕاگەیەنراوێکی لەبارەی شەڕەکەیان لەگەڵ کۆمەڵی شۆڕژگێر بڵاو کردەوە و دەڵێت هێرش کراوەتە سەر فێرگە و ئۆردوگاکەیان و بە قەناس تەقە لە پێشمەرگەکانیان کراوە. بە پێی ڕاگەیەنراوەکە هێرشەکە بە سەرپەرشتی عەبدوڵڵای ئازەربار ئەنجام درراوە. عومەر ئێلخانی زادە تاوەکو پێش یەکگرتنەوەی ئەو دوولایەنەی کۆمەڵە سکرتێری کۆمەڵی زەحمەتکێشان بوو، بەڵام دوای یەکگرتنەوەیان بۆ جێگری کۆمەڵی شۆڕژگێر و ئەمەش لەلایەن چەکدار و ئەندامانی حیزبەکەیەوە قوبوڵ نەکرا و لەگەڵ گەڕانەوەی بۆ ناوچی بانەگەورە لە زڕگوێزەڵەوە هێرشەکان دەستی پێکرد. لە بەرامبەردا کۆمەڵی شۆڕژگێران وەڵامی باڵەکەی دیکەی حیزبەکەیان داوەتەوە دەڵێن دوای ئەوەی دوێنێ 21 مانگ هاوڕێ عومەر لەلایەن دەستەیەک دژی یەکگرتنەوەی کۆمەڵە لە ئۆردوگای بانەگەورە گەمارۆ درابوو بە نێوەنگیری هێزەکانی ئاسایش بارودۆخەکە ئارام بوویەوە. بەڵام بەداخەوە سەر لە بەیانی ئەمڕۆ 22 حوزەیران سەر لە نوێ چەند کەسێکیان لە شاک کە مەبەستی زڕگوێزەڵەیە لە نێو ئۆردوگای بانەگەورەوە دەستیان کردەوە بە تەقا. پەیام بە شێوەیەکی مەیدانی سەردانی ناوچەکەی کرد. سەرڕای دروستبوونی دڵڕاوکێ بۆ دانیشتوانی سنوورەکە لە هەمان کاتدا هێزێکی زۆری ئەمنی لە ناوچەکە جێگیر کرابوون بۆ ئەوەی هیچ لایەنگر و هێزێک بۆ هاوکاری و فراوانکردنی شەڕەکە نەچێتە ناوچەکە. بەپێی بەدواداچوونەکانی پەیام بەهۆی ناجێگیری دۆخەکە تانی وەڕووی 22 مانگ هیچ کام لە بریندار و کوژراوەکان بۆ ناوەندی شاری سلێمانی نەگوازراونەتەوە و لە ناوەندە تەندروستیەکانی هێزە کوردیەکان پێشوازی کراون.